عزیزان سڵاو خۆشحاڵین لە بەرنامەیەکتری ڕاغا بە دیدارتان شا دەبین. تەوەریەم بەرنامەیەمان پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان و خۆشگوزەرانی و بەدیهێنانی خواستەکانی خەڵک. هەڵبەت لە دوای هەڵبژاردنەکان خەڵکی کوردستان چاویان لەوەیە کە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتێکی گونجاوە پێک بهێنرێ و بتوانێت ئەو بەڵێن و کارنامانەی کە حیزبەکان بەرزیان کردوتەوە بە خەڵکیان وتووە بکرێت بە پراکتیس بکرێت و لە ژیانی خەڵکان ڕنگ باتەوە. ئەم بەرنامەیە گفتوگۆیەکەین ڕافەیەکەین بە میوانداری بەڕێز ڕۆژ حەیدەر چالاکی کۆمەلگەی مەدەنی. کاک ڕۆژ خۆشحاڵین و بەخێر. زۆر سپاس بمنون کاک ڕۆژ فەزای هەڵبژاردن ساڵی 2010 تەنیوە. ئەگەر بگەڕینەوەیە ساڵ 2010 هەڵبژاردننی عێراق، هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و دوایەوەی کە حکوومەتی عێراقی پێکهێنرا ئێستا لەم هەفتەیە ئەگەرچی دانیشتنەکان هێشتا ناڕەسمین بەڵام سەردانی پارتی دیموکراتی کوردستان دەستی پێکردووە بۆ لای حیزبەکان و دوێنێش بینیمان پارتی بە سەردانکردنی یەکێتی و گۆڕان دەستی بۆ کردووە کە پرۆسەکە دوای هەڵبژاردن پارتی وەکوی هێزی یەکەم وەکو گەورەترین کوتلەی پەرلەمانی لە کوردستان وەکو لایەنێک کە ڕاستپێرێ بۆ پێکهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان دەستی کردووە بەگەڕان بەسەر حیزب و لایەنە سیاسیەکانە. پێم خۆشە بگەڕینەوە بۆ ئەوەی کە ئێمە لە 4 بۆ 5 ساڵی ڕابردووە خەڵک تەجروبەیەکی تاڵی چەشت بە هۆی شکاندنی تەوافقەوە بەهۆی ئەو باردۆخەی کە هەندێک لە هێز و لایەنە سیاسیەکان کە زۆر جار پارتیۆکێتی ئەڵێن بەشێ لە هێز و هاوکارەکانیان هاوڕێی نێوڕێگا بوون و ئیلتیزامیان بە بەڵێنەکانیانەوە نەکرد. پێم خۆشە ئەگەر بە گەڕانەوە بۆ مێژۆ دەست پێ بکەین بزانم بۆ چوونی کاک ڕۆژ چییە لەم بارە. سەرەتا زۆر سپاس کاک سەربەست دەستخۆشیتان لێکم بۆ بەرنامەیە. من دەبێت لێرەوە لەوە دەست پێ بکەم کە خۆشبەختانە پارتی دیموکراتی کوردستان لە پێنجەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا و لە تاقیکردنەوەی ئەزموونی دیموکراسیدا توانی 45 کورسی لە کۆی 111 کورسی پەرلەمانی بەدەست بێنێت کە ئەمە لە ماوەی ڕابردوو یاخود لە خولی پێشوودا پارتی دیموکراتی کوردستان 38 کورسی بەدەستێنا واتە 7 کورسی زیاد کرد. کاتێک ئێمە دەڵێن هەڵبژاردن چنینەوەی ئەو دەستکەوتانەیە کە لە ڕابردوودا هەبووە واتە پارتی بەدەر لە خەباتی سیاسی خۆی لە ماوەی 72 ساڵی تەمەنی خۆیدا خەباتێکی دیموکراسیشی هەیە واتە یەکێک لە بنەما سەرەکیەکانی پارتی دیموکراتی کوردستان چەسپاندنی دیموکراسیە کە ئێمە ئاڵێن دەستکەوتەکانی پارتی دیموکراتی کوردستان دیموکراسیش ئەچێتە ئەو زمنەوە زمنی دەستکەوتەکانی پارتیەوە. ئێمە لە ماوەی ڕابردوودا بینیمان کە ڕۆلی پارتی چی بوو لەوەی کە دیموکراسی بەرقرار بێت لە کوردستان، ڕۆلی پارتی چی بوو لەوەی کە یەکڕێزیش بەرقرار بێت لە کوردستاندا. لە ماوەی ڕابردوو تووشی کۆمەڵێک قەیرانی قورس بوویەوە چ لە قەیرانی سیاسی چ لە قەیرانی ئیداری بەتایبەتیش لە ناو حکوومەتە. ئێمە ئەگەر بێڕێنەوە بۆ کابینەی هەشتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کاتی کە حکوومەت پێکهێنرا لەسەر کۆمەڵێک تەوافق لە بینی لایەنەکانە بۆ ئەوی هەموو لایەنەکان بە شێوازێکی یەکسانی بەشدار بن لەناو ئەم حکوومەتە کە توانین بڵێن ئەم هەنگاوە گەڕێتەوە بۆ پارتی دیموکراتی کوردستان کە یەکێک بۆ لەو حیزبانی کە کاری کردو لەسەر بنەمای حکوومەتی بنکەفراوان. تەوافقێک کرا کە لەسەر ئەوەی کە هەموو لایەنەکان بەشدار بن یەکڕێزیش بپارێزرێ. بەڵام ئەوە بوو یعنی سەرڕای ئەوەی کە پارتی لە ئیستحقاقی انتخابی خۆی کە خاوەنی 38 کورسی بوو گۆڕان خاوەنی 25 کورسی یەکێتی خاوەنی 18 کورسی یعنی سەرڕای ئەوەی کە یەکێتی خاوەنی 18 کورسی بوو جێگری سەرۆکی حکوومەتی هەبوو گۆڕان بە هەمان شێوە سەرۆکی پەرلەمانی هەبوو بەدەر لەوەش یەکی 5 وەزارەتیان پێدرا بوو کە ئەمە توانین بڵین لە ئیستحقاقی انتخابی خۆیان زیاتریان وەرگرت. هۆکارەکەش یەوە بوو کە پارتی دیموکراتی کوردستان زیاتر بیری لە پارێزگاری ئەکرد پارێزگاری لە ئەزموونی دیموکراسی پارێزگاری لە یەکڕێزی نیشتیمانی ئەکردەوە بۆ دروستکردنی و یاخود نمونەی پێشکەشکردنی نمونەیەکی جوان لە ئەزموونی دیموکراسی لە هەرێمی کوردستاندا. بەڵام سەرڕای ئەوە وەکو جەناب ئاماژەت پێدا لە نیوەی ڕێگەدا ئەو لایەنانی کە هاتبوونە ناو تەوافقەکەوە لە پاش ماوەیەکە لەسەر ئەجندایەکی دەرەکی یاخود بڵین لەسەر عین چەند هۆکارێکی هەبوو بۆ شکاندنی تەوافقەکەی چەند ئەجندایەکی دەرەکی بوو ئەوی کەشیان لەسەر پلەپۆست بوو. ینی یەکێک لەو خاڵانە جوڵاندنی کەیسی مەوزوعی سەرۆکایەتی هەرێم بوو
کە لە حاڵەتێکی شەکە دیسان پارتی دیموکراتی کوردستان ئیشی لە سەرەوە کردەوە کە بڕیارەکان بگەڕێنێتەوە ناو خەڵکی کوردستان نەوەکو لە ناو پەرلەمان چکە بۆ خودی سیستەمەکە خۆی بەم شێوازە بەڵێ بەڵێ یعنی حتا وەکو هێزەکان کەوتنە سەر ڕێکەوتنیش بەڵام ئەوە بوو چۆنەڵی تەناقوسێک دروست بوو لە بڕیارەکانی ناو حیزبەکانی ترا بە نمونە ئەو کاتێک کە بڕیاردرا لەسەر ئەوەی کە کۆبوونەوەکان دوا بخرێت هەموو لایەنەکان متەفق بوون بەڵام ئەوە بوو لە ڕۆژی داهاتوودا بزوتنەوەی گۆڕان تەوافقەکەی خۆی شکاند ئەمە ژوای لەوە کرد کە شتێک نەمێنێ بە ناوی تەوافق لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە خاڵێکی زۆر سلبی بوو لە ناو کابینەی هەشتم خاڵێکی تر ئەوە بوو کە لەسەر باسی خۆشگوزەرانی خەڵکی کوردستان ئێمە ڕوبەڕووی شەڕێکی زۆر نەگریز بووینەوە دژ بە گەورەترین ڕێکخراوی تیرۆریستی کە ئەویش داعش بوو ینی شەڕێکی مان و نەمان بوو پارتی دیسانەوە وەکو هێزێکی نیشتیمانی توانی کە ببێ بە خەمخۆری ڕاستەقینەی ئەو میلەتە ینی توانی کە کۆمەڵێک داستان تۆمارکە گەورەترین داستانیان ڕوخاندنی داعش بەو شێوازە گەورەی خۆی و شکاندنی ئەو هەیمەنی کە داعش هەی بوو و لە پاڵیشیدا کە تۆ کاتێک کە ڕوبەڕووی جەنگە بیتەوە لە دنیای سیاست و لە هەموو دنیا و لە مێژوو شاوایە هەموو شتێکی ئەم وڵاتە لە ڕووی هەیکەلێتەوە ئەوەستێت واتە چکە تۆ لە حاڵەتی تەواریع لە حاڵەتی جەنگدای سەرڕای ئەوە پارتی هەر حاڵەتی تەواریعی ڕانەگەیان لە کوردستان بۆ تێکنەچوونی ئەو پرۆسە دیموکراسی کە لە کوردستاندا هەیە پاشان لەگەڵیشیدا دابەزینی نرخی نەوت بووە بە هۆکارێکی سەرەکی کە کاریگەریەکی زۆر نێگەتیڤی هەبوو لەسەر سێکتەری دارایی حکوومەتی هەرێمی کوردستان چەند بەڵێ ینی یەک قەیران و دوو قەیران نەبوو یەکێک لەوانە شکاندنی تەوافق و لەلایەن کۆمەڵێک لایەنی سیاسی ناو هەرێمی کوردستانەوە بەشێکی تریان ڕوبەڕووبوونەوەی شەڕی داعش بوو بەشێکی تریان داوەزینی نرخی نەوت بوو کە ئەمە کاریگەریەکی زۆر خراپی هەبوو لەسەر دارایی هەرێمی کوردستان بڕینی بەشە بودجەش لەلایەن بەڵێ بە هەمان شێوە بڕینی ئەو بەشە بودجەیە کە ئەوەش دیسانەوە ئەکتوانین بڵێن کۆی پرۆسەکە ئەگەر بە حاڵەتێک سێری نەکەین تا ڕادێگەکەوێتە بواری موامەرەیەکەوە لە حیزبێک لە ناو باشووری کوردستاندا بۆیە سەرڕای ئەم هەموو قەیرانە سەرڕای ئەم هەموو لایەنە خراپی کە ڕوبەڕووی حکومەت دەبێتەوە بەڕێز کاگنەچیرفان توانیمان کە ئەو کابینەیەش تێپەڕ بکەین ئەو بوارە قورسە تێپەڕ بکەین هەرچەندە بوارێکی زۆر قورس بوو بۆ خەڵکی کوردستان کە بتوانن هەزمی ئەو مۆزوع بکەن بەڵام سەرڕای ئەوە توانیمان کە ئەوە بە شێوازێکی زۆر باش تێپەڕ بکەین دەست خۆش بێ کاگ ڕۆژ لە کاتی پێشینانی کابینەی نوێ حکوومەت هەرێمی کوردستانە ڕەنگە وەکو جارەکانی تر بەشێ لە هێز و لایەنە سیاسیەکان دووبارە شێبڕکێی بەدەستێنانی پۆست بکەن ئەمە لە کاتێکە بۆ نمونە هەر ئەو هێزانە بەشێک لەو هێزانە زۆر جار گەر تۆ سێری کارنامەکەیان بکەی سێری دروشمەکانیان بکەی سێری ئەو هوتاف و ئەو بەڵێنانەی کە ئەوان بە خەڵکیانەدا ینی قسەی ئەوان قسەکردن بۆ لەسەر خۆشگوزەرانی و بەدیهێنانی خواستەکانی خەڵک بەڵام دووبارە لە کاتی پێکرانەوەی حکوومەتە بەشێک لەو هێزانە کە هێزی پۆپۆلیستین یان هێزگەلێکن ڕەنگە زیاتر لە دوای بەرژۆندیە شخصی و کەسی و حیزبەکان بن ینی دووبارە هەوڵێکی لەم جۆرە هەیە چی بکرێ بۆی کە ئێمە ئەوە زمونەخاڵەی کە لە پێساڵی ڕابردوو خەڵکی کوردستان چەشتی جارێکی تر هەمان معنات دروست نەبێتەوە لەبەرەوەی کە گەر تەماشا بکەین ئێستا بە گوتاری هێنە لە حیزبەکانەوە ینی هەستەکەی نەرمونیانێکی زۆر هەیە خواستێکی بێئەندازیان هەیە بۆی کە مشارەکە بکەن لە حکوومەت هەرێمی کوردستانە تەنانەت بەشێکی زۆری کەناڵەکانی ڕاگەیاندنیان لە بەرنامە تەلەڤیزیۆنەکانیان لە ڕادیۆکانیان لە ڕۆژنامە و وێبسایتەکانیان هەستەکەی کار بۆ ئەوواکەن کە نەرمی بنوێنن و بیانوێت جارێکی مشارەکەەوە لە حکوومەتە و لە پاڵی شایما بێ ئەوەش ببینین یان ئەوەشمان لە بیر بێکە ئەوان لە 5 ساڵی ڕابردووە بەڕاستی کەمترین ئیلتیزامیان بە حکوومەتداریەوە هەبووە و لە ناو حکوومەتە خاوەنی بەڵێنەکانی خۆیان نەبوون ئەوەی کە ئەوان لە حکوومەت ویستویانە زیاتر بە شەکێکی خۆیان بوو وەگەڵێن نەگەوەی کە ئەوان ئیلتیزام کەن بەرامبەر بۆ و کارنامەی هەیەیان بووە بۆی بەرامبەر بۆی کەوان بەرپرسیارن لە بەرامبەر خەڵک لە بەرامبەر قوتی خەڵک لە بەرامبەر خۆشگوزەرانی خەڵک لە بەرامبەر پاراستنی چیانی هەرێمی کوردستانە خوێندنەوەی تۆ چێ بۆی کە جارێکی تر بەڕاستی بۆی کە چی بکرێت بۆی ئەوە زمونە خراپە دووبارە نەبێتەوە دەزانین چۆنە کاک سەربەست ئەمە حسابانی کە هەن ئێستا تاقی کراونەتەوە پێشتر یعنی تۆ پارتی دیموکراتی کوردستان 72 ساڵە خەباتەکە ینی کە ئێماڵین زۆرترین دەنگ دێنێ لە ناو پەرلەمانە هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ چنیتەوەی ئەو دەستکەوتانی کە هەیە بۆ پێشتر
ئەم حیزبانی کە هەر لێرەشە من قەنەعەتێکم هەیە کە ئەگەر سێر بکەین لە هەڵبژاردننی پێنجەمدا و لە خولی نۆهەم عنی بۆ حکوومەت تەسەور دەکەی ینی ڕێژەیەکی ئێژگار سەوتەکانیان دابەزی و ئەمەش هۆکاری ئەوەیە کە خەڵکی کوردستان لەوە تێگەیشتووە ینی تا ڕادەیەک بێزار بۆ لە وتاف بەمەیە تۆ توانی تەقییمەوە بکەی کە ئایا چه حیزبێک ساحێبی دروشم بۆ چه حیزبێکیش ساحێبی کردار بووە. پارتی دیموکراتی کوردستانیش ئەزمونێکی هەیە لەگەڵم حیزبانەیە لە ماوەی ڕابردوودا ینی من باسیەوەم کرد خولی هەشتمی حکوومەتی هەرێمی کوردستان پارتی دیموکراتی کوردستان یەکەم حێزە بوو کە ئیشی لەسەر حکوومەتی بنکە فراوان کرد بەڵام بە چۆن بۆ پێشکەشکردنی نمونەیەکی جوانی دیموکراسی بەڵام ئەوە بوو کۆمەڵێک لایەن چۆن دەڵێ ئیسپادەیان لەم ئەزمونە نەکرد و بە شێوازێکی خراپیش تاقییان کردەوە بۆیە پارتی حیزبێک نییە کە بڵێ هیچ لایەنێک بخاتە دەرەوەی ناو پێگەێنانی ئەم حکوومەتەوە بەڵام سەرڕای ئەوە داواشەکات کە هەموو لایەنەکان بەشدار بن تایدا بەڵام بە شێواز و میکانیزمی خۆی ئێمە گەر سیر بکەین بەشێک لە حیزبەکان کۆمەڵێک تەناقوزیانتیایە ینی بۆ نمونە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان پێیەکی لەناو دەسەڵاتا بوو پێیەکی لەناو ئۆپۆزیسیۆنا بوو کە ئەمە ئەتوانم بڵێم حکومداری بەم شێوازە ناکرێ بەڕاستی ڕەنگە یەکێتی لە هەندێکیان باشتریش بوو هەندێکیان باشتریش بوو بە هەمان شێوە گۆڕانیش ینی گۆڕانیش بۆ خۆی لەناو حکوومەتا بەشدار بوو ینی وەکو لایەنێکی ئۆپۆزیسیۆن خۆی بینیەوە بۆی ئەمە حاڵەتێکی خراپە ئەگەر ئێمە سێر بکەین باسی خۆشگوزارانی باسی وتاف بکەین ئێمە گەر بگەڕینەوە بڕینی بودجەی هەرێمی کوردستان لەلایەن بەغاوە بەشێکی زۆری هۆکاری ئەم حیزبانی ناوخۆی خۆمان بوو یعنی بەشێک لە کەوادری ئاستی باڵاکانی ناو حسابەکانی تر داوای ئەمەیان کردبوو کە بەشە بودجەی کوردستان ببڕدرێ بەبێ بە زەختێک لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان خۆی بە تایبەتی شکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان ئاراستەکان بەڕووی پارتیا بوو بۆی زەختێک لەسەر پارتی دروستکان ئەمە حاڵەتێک کە دژی وتافەکانی خۆیانە حاڵەتێکی تر دەنگدان بوو بۆ پرۆژەی هێزە میلیشیاکان حەشتی شعبی بوو کە لە ناو پەرلەمانی عێراقا دەنگیا پێیە کە بە یاساییان کردو بەشە بودجەیان بۆ بڕێەوە بەڵێ بەتەئکید ئەمە بۆ خۆی ئەوە دەنوێنێت کە تۆ دژی وتافەکانی خۆی من ئەگەر زۆر کاتە قسەیەکەم کاک سەربەست ئەڵێم زۆر حزب هەر لە سەرەتای دروستبوونیانەوە وتافێک بەرز دەکەنەوە بۆ نمونە حزبمانەیە وتافی مافی چارەی خۆنووسینە بەڵام کاتێکیش کە دەیتە سەر ئەمری واقع ئەو ئیش لەسەر ئەوە بکەیت دژایەتی و پرۆسەیەکە بۆیە کاتێک کە زمینەی سەربەخۆی دروست بوو لەگەڵ سەربەخۆینە بەڵێ بۆیە من ئەمە هیوایەکە کە هەموو کەسێک هەیەی و ئەشتوانم بڵێم پارتی دیموکراتی کوردستان لە زۆربەی حیزبەکان زیاتر کاری لەسەر ئەمە کردووە کە وتافی نەبێ کردداری هەبێ ئێمە بە نمونە سێر بکەین لە ماوەی ڕابردوودا پارتی خۆی خستۆ بە ئاینچڵی خۆی کردو بە ساحەبی مۆزوعەکە هەموو بەرپرسیارەتەکەی خستۆتە سەر شانی خۆی هەوڵی ئەوەیە کە خۆشگوزەرانی بگەڕێنێتەوە بۆ خەڵکی کوردستان بەڵام ئەگەر سێر بکەین لایەنەکانی تر کە بەشداری حکوومەتیانە کرد خۆیان لە بەرپرسیارەتەکە دزیەوە کە ئەمە نیشانەیە کە ئەوەی کە تۆ تەنها ساحەبی وتافی ساحەبی کردارنی ئۆکەی هەڵەیەکەیە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستاندا هەموو لایەنێک بەشدارەتیە پارتی بە پێی قیاسی خۆی یەکێتی بە پێی قیاسی خۆی گۆڕائیتر لایەنەکانی تریش هەر لە خاڵێکی پۆزتیڤی ژەبێ هەمووی ساحێبەتی بۆیە ئەگەر سێر بکەین من لە سەرەتاوە ئاماژەم پێەیە ئەم حیزبانی کە هەند تاقی کراونەتەوە بەڕاستی لە هەرێمی کوردستان بۆیە ڕێژەی دەنگەکانیان گەیشتۆ بەم حەدە و من قەنەعەتەکەم کە پارتی دیموکراتی کوردستان ئەم جارە باوەڕ ناکەم بەم شێوازە هەوڵ باکە حکوومەت پێک بهێنێ کە مەجالێکی بەم شێوازە بڕەخسێنێت چکە بەڕاستی زۆر لایەن نەیانتوانی ئیسپادە لەو ئەزمونە بکەن ئەو ئەزمونە دیموکراسیە چکە پارتی دیموکراتی کوردستان مەهامی پارتی دیموکراتی کوردستان لەسەر ئەوەیە کە یەکەم بنەمای دیموکراسی بچەسپێنێت دووهەم ئیش لەسەر ئەساسێکی نیشتیمانی بکە کاڵێن ئەساسە نیشتیمانێکەواتە خۆشگوزارانی خەڵکی ژەچێتە ئەم زمنەوە کار ڕۆژ بۆ گەڵێم ناوچەکانی پارتی ئاوادانی زیاتری پێوە دیارە و تا ڕادەیەکی زۆر توانراوە خزمەتی خەڵک بکرێ خزمەت گوزاری گشتەکان دەسەبەر بکرێ بەڵام بە پێچاوانە بۆ نمونەگە تۆ تەماشای ناوچێکی وەکو گەرمیان بکەی ناوچێکی وەکو دەفەرێکی وەکو هەڵەبجە بکەی وەکو ڕانێ بکەی کە ناوچەی ڕاپەڕینە یعنی هەستەکەی پەراوێز خستنێکی زۆر هەیە و نەعەدالەتێکی زۆر هەبووە گەندەڵی و بەهادەردانێکی زۆر هەبووە لە کاتێکە ئەم ناوچەی ئەو هێزانە ئیداریانەوە کە ڕەنگە جوانترین و باشترین دروشمەکان دروشمیەوان بێ کە ڕەنگە بە باق و برێقترین بەڵێنەکانی ئەوان بێ یعنی هەز ناکەی زۆر جار بەشێ لەم هێزانە کردارەکانیان لەگەڵ بەڵێنەکانیان دووشتی جیاواز بووە یان پارادۆکسێکی گەورە جیاوازی و دژەیەکێکی زۆر لە دروشم و کردارەکانیانە هەبووە
بەڵێ کاک سەربەست لەسەر بابەتی ئیدارەدان قسە بکەین بڵێ پارتی دیموکراتی کوردستان لە سنوورەکانی خۆیدا کە دەڵێن سنووری خۆی مەبەستم لەو سنوورانەیە کە توانیوێتی زۆرترین نفوزی هەبێ و زۆرترین دەنگدەری هەبێ توانیوێتی لەم ڕێگەیەوە زۆرترین دەسەڵات وەربگرێت لەو سنوورانەیە و بە هەمان شێوە کەستە ئەمەش تا ڕادێک چۆنەڵی وەکو واقعەکی ناخۆش وایە بۆ کوردستان دەبینین کە پارتی خزمەتێکی زۆر زۆرەکات یعنی ئەمە بۆ هەموو خەڵکی کوردستان ڕوونە زیادکردنی دەنگی پارتی لە 38 کورسی بۆ 45 کورسی دەرخەری ئەم ڕاستی بە بەراوردیش لەگەڵ ئیدارەکانی ترە کە ئیداری پارێزگای سلێمانی و ئیداری پارێزگای هەڵەبجە ئەگەر ئێمە سێر بکەین کاک سەربەست ئێمە لە سنووری پارێزگای سلێمانی ئەولەویەتی کارکردنمان خزمەتکردن نییە بە خەڵک ئەولەویەتی کارکردن بە ملانەی سیاسی بە شێوازێکی ناشەریفانە شەڕکردن لەسەر پلۆپۆز بە نمونە هەڵبژاردننی محافظی سلێمانی یەکێکە لەو خاڵانە یانی تۆ سێری کە ماوەیەکی زۆر کاتمایەوە لەسەر ئەوەی ئایا چ لایەنێک وەریگرێت چلایەن کە لە کاتێکە ئەستحقاقی لایەنێکی تر بوو کە ئیدارەی ئێرە قوبوڵی ئەوەی ناکرد ئەگەر ئێمە باسی خزمەت گوزاری و خۆشگوزارانینکین ئەبێ لە چەند سێکتەرێکەوە باسی بکەین یعنی سێکتەری خزمەت گوزاری سێکتەری ئیدارەدان سێکتەری ئەمنی بە هەموو پێوەرەکان ئەگەر ئێمە سەرژمێریەک بکەین بە شێوازێکی زانستی لە زۆربەی حاڵەتەکانە سنووری ئەو سنوورانی کە لەژێر دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستانە دایم لە پێش ئیدارەکانی ترەوەیە بە نمونە پارێزگای دووهۆک پارێزگای هەولێر ئەمە ژەگەڕێتەوە بۆ ئەوەی کە وەکوتم لە سەرەتاوە ئەولەویەتی کارکردنی پارتی دیموکراتی کوردستان خزمەتکردنی خەڵکەکەی خۆیەتی بەرزکردنەوەی دروشم و وتافنی ئەگەر تۆ بە نمونە سێرکی ڕۆژانە لێرە لە ماوەی ڕابردوودا بە تایبەتی لە کابینەی هەشتەمدا هەموو ڕۆژێک مزاهرەیەک ڕۆیە لەم سنوورەیە یعنی تەنها بۆ بەرزکردنەوەی کۆمەڵێک وتاف و ئاراستەکردنی خەڵک و بە ئاراستەیەکی خراپە بەڵام پارتی ئەنی زۆر کار لەوانەیە ئەم قسێ لەسەر پارتی بکرێت بۆچی لە سنووری پارتیدا بەم شێوازە ئەنی هۆکارەکەی ئەوە نییە بڵێ خەڵک ناتوانێت ئازاد بێ ئەمە مانای ئەوە نیە ئەسڵان زۆربەی زۆری بەڵێ زۆربەی ئەو کەسایەتیانەی کە ترسێکیان لەسەرەیە ئەچنە سنووری پارێزگای ئەچنە سنووری ژێر دەسەڵاتی پارتیەوە بۆ پارێزگای لە خۆیان ئەگەر ئێمە بۆ نمونە تەقدیری بکەین بەشێ لەو ناڕزایانەی کە لێرە دروستکراوە ناڕزایەکی ئایدۆلۆژین بۆ نمونە گە تەماشا بکەیت بەشی لەو حیزبانشی کە دروستەکرا ینی زۆر جارە بینی سەرکردەیەکی سیاسی کاتی عاجزە بێ حیزبێک دروستەکات و بەشێک لە قوت و بودجێ خەڵکە بات و لە پارەی خەڵک لە بودجێ خەڵک زەوی داگیرەکات سامانێکی زۆرە بات بارەگای حیزبی پێکاتەوە لەشکری کادری پێدا مەزرێنێ و میدیای زەبەلاحی پێکاتەوە و زۆر جاریش ئەبینین بۆ نمونە حیزب هەیە تەمەنی ناگاتە ساڵێکی ژەگرێتەوە بەناو حیزبەکەی خۆی و لە بەرەوەی کە بەرژەوەندێکی کەسی تاو کەسی لێرە لەم هاوکێشەیە هەیە یعنی هەز ناکەی بۆ نمونە بەشێکی گەورە لە قوت و داهات و زەوی و مڵک و ماڵی خەڵک لە پارێزگای سلێمانی و هەڵەبجە لە گەرمیان و لە ڕاپەڕین یعنی بە مقدراتی خەڵک و یاریکی ناشرین و ناشەریفانە ئاکرێ و زۆر جار لە داهاتە گشتیەکە ئەڕوات بۆ ململانەیە بۆ دروستکردنی حیزبی نوێ بۆ دروستکردنی کەناڵی ڕاگەیاندن بۆ بەهێزکردنی ئەم باڵ دژی ئەو باڵ ئەم حیزب دژی و حیزب ڕاچی لەسەرمانی وڵاهی کاک سەربەست من وەکو سەرەتا باسم کرد یعنی تۆ سێریکە لە سنووری ئەم محافەزانەی ئێرەدا سایکۆلۆژیەکی زۆر خراپ دروست کراوە بۆ تاچی ئێرە ینی زۆر کاتێمە ئەڵێن ئیرها فکری ئەمە ئیرها فکری لەلایەک زۆر کاتوەکو خوتی پوچیەک لە ناو تاکەکانی ئێرە یابینینەوە ینی بە بەراورد لەگەڵ ئێستا وەرە تۆ بانگێشتی گەنجێکی ئێرە بکە ینی سێرەکەی کە ئەیبینی یەکسەر کەسێکی ڕووخاوە ئەمە هۆکارەکەی ئاراستە سیاسیەکەیە ئەگەر باسی ئیدارەدانی ئێرە بکەی باسی دارایی ئێرە بکەی من ئەمێ معلومەیەک بەمە جەنابەت سنووری پارێزگای سلێمانی ئەو داهاتی کە سنووری پارێزگای سلێمانی هەیەی ناچێتەوە ناو خەزێنەی حکومەت کە ئەمە خاڵێکە لەو خاڵانەی کە تۆ دەتوانیت ئیستیغلالی ئەم داهاتە بکەی بۆ خزمەتکردنی خەڵکەکەی خۆت بەڵام لێرە بە پێچەوانەوەیە وەک جەنابەت باست کرد کاتێک کە تۆ ئەولەویەت خزمەتکردنی خەڵک نەبوو بەم داهاتەشەوە بەم داهاتە عیملاقەوە تۆ ناتوانانی تەنها بەکاری هێنی لە خزمەتکردنی حیزبەکە خۆی فەلسەفەیەک هەیە لە هەر حیزبێک بیەوێت کە حیزبەکەی گەورەکە ئەبێ پشت لە نیشتیمان کار حیزبێکیش بیەوێ نیشتیمان گەورەکە پشت لە حیزبەکەیەکە پارتی ئەولەویەتی کارکردنی خۆی یعنی جنابی سەرۆک بخۆی فەرموویەتی کە
پارتی دیموکراتی کوردستان وەسیلەیەکە بۆ خزمەتکردن بە خەڵکی کوردستان بەڵام ئەوەی کە دەیبینین لەم حیزبانەی ترا نەک ئێستا حتا لە ڕابردووشدا بەکارهێنانی خەڵک بەشێک بۆ لە ئەولەوێتی کارکردنیان نەک خزمەتکردنی خەڵک کە تۆ باسی ئەوەکە یعنی وتاف دروستکردن شتێکی زۆر ئاسایی و نۆرمال بۆتەوە ینی زۆر ئاساییە بەیانی ئەندامی مەکتەب سیاسیەکی حزبێکی دیار ببینی لێرە بچێ بۆ خۆی حزبێک دروستکە و بەیانی دیسانەوە بێتەوە ناو حزبەکەی بە نمونە ئێمە بینیمان بزوتنەوەی گۆڕان قیادەی بزوتنەوەی گۆڕان قیادەی یەکێتی نیشتیمانی کوردستان بوون و جیابوونەوەلەوە بە هەمان شێوە قیادەی هاوپەیمانی دیموکراسی هەمان سیناریۆ ئەمە ئەولویەت نییە بۆ خزمەتکردنی خەڵک ئەمە کە ڕێگە چارە نییە بۆ خزمەتکردنی خەڵک تۆ هەر بەیانی حزبێک دروست بکەیت ئەولویەت ئەوەیە کە تۆ کارکردن ببوورە ئەوەیە کە تۆ بە ئەساسی ئیش لەسەر ئەو بنەمایە بکەیت کە خزمەتکردنی خەڵکی کوردستان بێوە بەرنامەی تۆ ینی ئەوان من ئەمێ ئەوش بڵێم ئەوان کە کار لەسەر ئەم پرۆسە سیاسی بەم شێوازە ئەکەن ئەین زۆر کات ئەوی لێ خوێنرێتەوە کە وەکو ئامەرەیەکی سیاسی و دژی لایەنێکی سیاسی لە هەرێمی کوردستاندا ینی زۆر کات دەبینین هەموو ئاراستەکان ینی من ئەمە بۆ خۆی جێگەی پرسیارە بۆچی هەموو لایەنە سیاسەکانی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە بۆچی هەموو ئاراستەکانیان دژی پارتیە بۆچی سێری کەم و کوڕەکانی یەکتری ناکەن یعنی تۆ دیقەتی بە هەموو ئاراستەکان بەو شێوە ئەمە ئەچێتەوە قاڵبەی کەم و ئامەرەیەک بێ دژی حزبێکی سیاسی وەک لەوەی کە تۆ کاری سیاسی بکەی بۆ خزمەتکردنی خەڵکەکەی خۆت ڕۆژباسی وت کرد کە بەشێکی ئەو داهاتی کە لە ناوخۆ هەیە لە سلێمانی ناگەڕێتەوە بۆ حکومەتیاریم کوردستان یا بۆ خەزانەی گشتی ئەمە شتێکی بیرخسمەوانێکە بۆ نمونە بەشێک لەو هێزانەی لە سلێمانین زۆر جار باسی وەکن داوای لا مەرکەزیەتەکەن وەکوی کە لا مەرکەزیەتیان نەبێ خۆ لە ڕاستی ئەوەی کە بەشێکی گەورەی دەخل بەدەستی خۆیانەوەیە ئەو زمانەی کە میزانی لە ١٧ هات لە عێراقوانێ ینی دابشکاریەکە بوو بۆ نمونە لە ١ بۆ ١ داهات تەسلیمی ئیداری سلێمانیەکرا بەراورد لەگەڵ هەولێر و دووەک لە سەدا بوانە ینی تۆ هەستەکەی بۆ نمونە لا مەرکەزێتێکی باشەیە و داهاتی ناوخۆی ئەم سنوورە هەر بۆم سنوورە بەکارەهێن لە جارێکی تر و داهاتی ئەم سنوورش بەڕاستی داهاتێکی گەورەیە زائیدەوەی کە هەر شتێکیش لە حکوومەت هێرێمە بێ یان لە حکوومەت عێراقی هەبێ دووبار لەگەڵ ئەم سنوورە لێ سوودمەند دەبێت بە پێ ڕێژە دانیشتوانی ینی بەڵام ئەگە تەماشا بکەی لە ڕووی ئیدارەدانەوە لە ڕووی خوشوزرانیەوە لە ڕووی دابینکردنی پێداویستیە سەرەکیەکانەوە خەڵکی ئەم سنوورە زۆر مەحرومن ینی ئێستاگەر تۆ هەستکەی لە سنووری پارێزگای سلێمانی بیەکاری هەژاری ینی سیمادیارەکانی ئەم سنوورە نەخۆشی ینی گرنگینەدان بە سلێمانی پێشنەخستنی سلێمانی ینی بە شێوە لە شێوەکان ئەکرێ بڵین بەڕاستی لە ئەستۆی و حیزبانەیە کە لێرە دەسەڵاتدارن لێرە پارێزگارن لێرە سەرۆکی ئەنجومەنن لێرە قایم قام و مدیر ناحیە و بەڕێوەبەری گشتی و هەیکەلێتی ئیداری بەدەست ئەوانەوەیە بە کوژ و بە بڕێم شارە ئەوانن لە ڕوانگەی ئیداریەکەەوە لە ڕوانگە ئەمنیەکەەوە ینی هەز ناکەی بۆ نمونە زۆر جار زوڵمێکی زۆر لە خەڵکی سلێمانیەکرێەوە زۆرم لە پارتی شەکرێت چونکە هەندێک جار پارتیش تاوانبارەکرێت بۆی کە ڕەنگە پارتی هۆکار بێت لەوەی کە خزمەتی سلێمانی ناکات زانی چۆنەکە سەربەست بابەتی ئیدارەدان ئێمە کاڵین پێگەێنانی کابینەیەک تۆ بۆ هەر پارێزگایەک ئیداری خۆتە هەیە کە تۆڵی محافظێت ئەمە سەرپەرشتیە محافظەیەکە هەموو کەم کوڕیەکی ئەم محافظەیەک وێتە سەر ئاستۆی ئەم محافظەیە بەوە هەموو خاڵێکی ئیجابیشەکەوێتە سەر ئەو محافظەیە ئێمە گەر سێری سنووری پارێزگای سلێمانی بکەین لە ماوەی ڕابردوودا لە سێکتەری پەروەردە لە سێکتەری تەندروستی لە سێکتەری خزمەتگوزاری سەرەتایی یعنی لە هەموو سێکتەرەکان خەڵک ناڕازیە زۆر کاتیش ئەم حسابانەی ئێرە ئەم ئاراستەی ئەگۆڕن کە چۆندەی بەرپرسیارەتەکە خەنەمەلی پارتی دیموکراتی کوردستانەوە ینی بۆ خودی خۆی ئەمە تەناقوزە لە سیاسیات چونکە بۆ تۆ بەشێکی لە حکومەت بەشێکی لە ئیدارە ڕائەکی لەم ئیدارێش ینی شتەکان ئاراستەی تۆکرێ ئەگەر ئێمە دیقەتمان باە لە هەڵبژاردنەکانی ئەم جاری پەرلەمانی کوردستاندا یەکێتی نیشتیمانی کوردستان سێ وتافی کردبوو بە چۆنەڵی وتافی خۆی دروشمی سەرەکی خۆی ئارامی هەلی کار خزمەت یعنی ئەمە خاڵی زۆعفە خاڵی زۆعفە تۆ لە حاڵەتێکە کە لە شتێکان نەقست هەبێ ئیش بۆ ئەم شتە ئەەکەی واتە تۆ لە ماوەی ئەم حکومڕانی ئەم چەند ساڵی خۆتە نە ئارامیت هەبووە نە هەلی کارت هەبوو نە خزمەتت هەبوو بۆیە ئێستا ئیش لە سەرماکەیت و هەوڵی عاتیفەی خەڵکی بۆ بەم لایەنەیە ڕابکێشی بۆیە ئەماوە دەرخەری ئەوەیە ینی پارتی دیموکراتی کوردستان وتافی هەڵبژاردننی خۆی بنیادنانی کوردستانێکی بەهێزە یعنی ئەمە
من ئەمەوە بڵێم پارتی حزبێکی استراتیژە دایمش لەسەر استراتیژەکە ئێمە بینیمان لە ماوەی ڕابردوودا پرۆسی سەربەخۆیی پارتی لە ماوەی 4-5 ساڵەکاری لەسەر کرد و بەرهەمەکەشی مابینی کە توانیمان دەنگی خۆمان بەرزکەینەوە بۆ جیهان و کە داوای سەربەخۆی خۆمان بکەین کە وەک باسم کرد هەندێک حزب هەیە لە سەرەتای دروستبوونیەوە ئەم متافەیان بەرز کردوێتەوە و بنیادنانی کوردستانێکی بەهێز هەنگاوێکە بۆ دروستکردنی وڵاتێکی سەربەخۆ بۆ خۆت یعنی ئەچێتە ئەم زمنەوە بەڵام ئەم خزمەت گوزاریانی وەکو ئەمان باسیەکەن هەلی کار و خزمەت و ئەمە حاڵەتێکە کە تۆ ناقسی یعنی نیتە ئەم شتە ڕۆژ ئەوە بۆ گۆڕانی شەمان شێوە ینی بۆ نمونە گۆڕانیش تقریبا من بە کۆی گشتی باسەکەم ینی کە ئەڵێم یەشێتی بە شێوازە گۆڕانیش بە هەمان شێوە من ئەمە شتێک بڵێم ینی تۆ لە حاڵەتێکانی گۆڕانەکە سێدێکی گۆڕان زۆر داوازی لەبەروی لە کاتی ئێستا پارێزگاری لایە ژمارێکی زۆر لە مدیر عام و قایمقام و ینی یەکە ئیدارەکان بەشی من عەرزم کردی سەرەتا وتم کاتێک کە تۆ چیتە پرۆسەی هەڵبژاردنەوە چنینەوەی ئەو دۆستکەوتانەیە کە خۆت هەتا خەڵکی کوردستانی بەشی ئەو گوشیارە کە تۆ بزانێت چیت کردووە چیت نەکردووە ڕاستە بزرگنەوەی گۆڕان حزبێکی پۆپولیست ڕاستە ئێستا توانی لەوانەیە لەم کابینەیە بتوانی عەتفیان ڕاکێشی بە بۆنی کۆمەڵێک وتافەوە بەڵام دوای ئەوە تۆ سەیری کردارەکانی تۆکە کە کردارت نەبوو تەواو ئەبێ بگۆڕێت چکە حزبی پۆپولیست لە هەموو جیهاندا تەمەنەکەی ئەو پەڕیتاوەکو حەوت هەڵبژاردن بێت لەوە زیاتر ناڕوە بەراورد لەگەڵ یەکێتیشا بە هەماشەوە کاتێک کە من باسیەوەکەم بە کۆی گشتی باسی ئیدارەدانی ئەمانەکەم چکە ئەگەر سێر بکەی کاک سەربەست 2 ساڵە لای یەکێتی بووە لە باسی کابینەی هەشتەکەم 2 ساڵیش لای گۆڕان بووە واتە ئیدارەدانی ئەم سنوورە لە ماوەی ئەم 4 ساڵە خراپترین ئیدارەدان بووە یعنی هەموو سێکتەرەکان کێشەی تیا هەبوو هەموو سێکتەرەکان سەربارەوەی کە لە ڕابردووتریش بەر لەم کابینەیەش بەڕاستی سامانی سلێمانی بەخراپ بەکارێنانی تۆ سێریکە داهاتی سلێمانی لە هەولێر و دووهۆک زۆر زیاترە ینی داهاتی سلێمانی وەک باسمان کرد ئەو داهاتی کە خودی خۆی هەیەی ناگەڕێتەوە بۆ خەزێنە لەگەڵیشیا بە هەمان شێوە لە سەدا حەبە کە دێت پێم وابێت 40 دیسانەوە دەگەڕێتەوە ینی تۆ ئەم داهاتە گەورەیەت هەیە بۆچی ناتوانانی بەکاری بێنی بۆ ئەم خزمەت گوزاری ینی تۆ سێری کە لە ماوەی حتاوەکو ئەم قەیرانانەی کە لە کابینەی پێشووش هەبوو پارتی ڕاستە زەختێکی زۆری لەسەر بوو بەڵام سەرڕایەوە هەر بەردەوامی بەخۆی ئەیە بەردەوامی بە خزمەت گوزاری خۆی ئەیە چونکە بەڕاستی سلێمانی وەکو خودی پارێزگا خاوەنی مێژوویەکی زۆر دوور و درێژە لە خەبات یعنی تۆ سێر کە زۆربەی زۆری خەباتەکان شۆڕشەکان لێرەوە سەری هەڵاو باشە یعنی مرکزێک بۆ ڕنگدامینە مرۆیەکەش و خەڵکی سلێمانی عەتفی خەڵکی سلێمانی توانای خەڵکی سلێمانی ینی تایبەتمەندی خەڵکی سلێمانی زانی کاک سەربەست خزمەت کرایە ینی تەسەوڕەکەم پێشکەوتنی زۆر گەورە لە سلێمانی ڕۆیە قوربان بام یەک شت عەزیز جەنابەت بکەم ئەگەر تۆ سێری مێژووی سلێمانی بکەی یاخود سێری مێژووی کوردستان بکەی ئەبێت لە هەموویە شتێک ڕنگدانەوەی داوە ئەویش سلێمانیەکە تا ڕادێک ئیبراز بۆ بەسەر بۆ لە دیوی سیاسیەوە سێریکەی بە هەمان شێوەیە لە دیوی ڕۆشنبیریەوە سێرکەی پێشڕەوە یعنی دایمە خەڵکێکی زیندوی تیا بۆ شاری سلێمانی بەڵام ئەگەر سێر بکەین کە ئیداری ئەم سلێمانیە بە شێوازێکی زۆر خراپ بەڕێوە براوە یعنی تۆ سێرەکەی نە ڕۆشنبیرەکان لەجێی خۆیانن نە سیاسیەکان لە شوێنی خۆیانن نە ئینتیمای نیشتیمانی بوونی ماوە ینی تۆ سێر کە کاتی خۆی وەک باسم کرد مرکزی شۆڕش بۆ ئێرە مرکزی کوردایەتی بۆ لێرە ئەنج جنابی سەرۆ خۆی لە هەڵبژاردنەکانی 2013 کاتە سلێمانی وتی ئێوە مامۆستای کوردایەتی بەڵام بەداخەوە کە ئاراسی سلێمانی بەم شێوازە براوە ئەین گەنجی ئێستا لە سلێمانی ئینتیمای زۆر لاواز بۆ بوو نیشتیمان کە لە حاڵەتێکە هەموو شتێک ڕبت کراوەتەوە بە حکومەتەوە کە دووشتی زۆر جیاوازن ئەمەش دیارە بە ئەجندایەکی زۆر دەرەکی و بە ئەجندایەکی گەورە کاری لەسەرەکرێت دەست خۆش بێ خۆشحاڵ بووین چاوەکەم گفتگویەکی گەرم و گوڕ بوو سپاس ڕۆژ حەیدەر چالاکی کۆمەڵگەی مەدەنی و خۆشحاڵ بن کە لەگەڵ زۆر سپاس کاک سەربەست زۆر سپاس بۆ تەلەڤیزیۆنەکەش بەڕێزن ئازیزان بەم جۆراتینە کۆتایی ڕاوەکردنی ئەم جارەی بەرنامەکەمان تا بەرنامەی داهاتوو بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێ